ئازایەتی حەمزەی کوڕی عەبدولموطەلیب ئازایەتیە کە هەمووتان بیستوتان. خەڵک لە ئازایەتیە ئەڵێ حەمزەیە، ئەڵێ جەعفەرە. ئەم حەمزە بەڕێزەی کە ورگ و ڕیخۆڵیان دەرهێنا و جگەریان دەرهێنا بۆ ئەوی بیخۆن. 33 کەسی کوشتبوو پێشەوەی وای لێ، هەر لەو غەزای ئوحودەیە 33 کەسی کوشتبوو پێشەوەی بەو شێوەیە قاچی لە خوێن هەڵخلیسکاو بە پشتا کەوت و درعەکەی هەڵکشا بۆ سەرەوە، بەرمی زۆڵانی دەرکەوت و لای خوار ناوچیەوە خێرا فریای کەوتن و ڕمێکیان لەو شوێنەدا. دوای ورجان هەڵدڕی و جگەریان هەنا بۆ هەند بۆ ژنی ئەبوو سوفیان کە قەپاڵێکی لێگرت ویستی بیخوا بەڵام نەیتوانی و تفی کردە. پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی بەخوا قەسەم ئەگەر قوتی بدایە خوای گەورە جەستەی نائەسووتان لەبەر خاتری ئەو پاروە کە چۆتە گەدەیە.